بەڵام لە 15 ڕاوکردن ئاساییە بێتەوە. واتە لە ڕۆژی جمعە لەسەر شەممە ڕاوکردن ئاسایی ئەبێتەوە، بەڵام بە چ شێوێ ئاسایی بێتەوە بەپێی ڕێنمایەکانی بەڕێوەبەرادی پۆلیسی دارستان. واتە ڕێنمایەکانش ئەوەیە کە ڕاوکردن بە ئەو شاشی تۆڕەکە نابێت لە 8 سانتیم کەمتر بێ و بە قولاب ئەم جۆرە ڕاوکردنە ئاساییە. ڕاوکردنی ماسی لە هەموو کات و ساتەکانە بە تەزووی کارەبا و بە زەهر و بە تەقەمەنی واتە تێنتی قەدەغێ لەگەڵ ماشەیە. ئێمە تەنیا لە ماوەی ئەم مانگەیە کە قەدەغەکردنی ڕای ماسیمان ڕاگەاندووە 932 تۆڕ دەستی بەسەر داگیراوە و 7 تۆڕی ساچمە، واتە گشتی ئەکاتە 939 تۆڕ دەستی بەسەر داگیراوە. ماسی ڕاوکراو 526 ماسی کە ڕاوکراوە و ئەم ماسیانە جاری کە ئێمە دەستمان بەسەر داگرتووە و کراوەتە مزایەدەوە. و ماسی ئازادکراو بەدەیان ماسی لە تۆڕەکان کراونەتەوە جاری کە گەڕێنراوتنەوە بۆ دەریا و دەریاچەکان واتە ئازادکراون. بەلەمی ئاسن 9 بەلەم دەستی بەسەر داگیراوە و بەلەمی چوب 11 بەلەم و بەلەمی پلاستیک 2 دانە واتە کۆی گشتی کردی 23 بەلەم دەستی بەسەر داگیراوە. کەڵک 4 دانە و سەوڵ 29 دانە و قولاب 155 قولاب و مەکینەی قولاب 3 دانە واتە 158 قولاب و مەکینەی قولاب دەستی بەسەر داگیراوە. ئۆتۆمبیل 10 دانە، ماتۆرسکیل 5 دانە، کلاشکۆف 2 کلاشکۆف دەستی بەسەر داگیراوە و فیشەک 30 دانە بووە لەگەڵ یەک چەکی جۆری 11 تیر. کۆڵەپشت 1 دانە و جانتا کە بەکاریان نەناوە بۆ هەڵگرتنی ئەو کەرستانەی کە ڕاوی پێەکەن دەستی بەسەر داگیراوە. شەدا و 7 دانە بووە. ئەمە ئاماری کار و چالاکی بەڕێوەبەرادی پۆلیسی دارستان بووە لە ماوەی ئەم 3 مانگەیە.